مەسەلەی و لافاوەی هەر ئەوە نەبوو ئاوەکە هاتبی بەرێ هەر ئەو لافاوە ئەوە نەو مەسەلەکە وەختی خۆی ئێرە خدەمات بوو کرایتە خانی مەزارێک ئەگەر نیشانی بدەیت ئەو ئاواتی ئەلێرە سوڕاندیانەوە کە دیانە قەتع فرۆشتیانەوە بدیانە ئەو سەری ئەو مشکلە لێرە ڕوویدا وەختی خۆ چێش بوو مدی نەحیە بوو لەگەر ئەوەی مدی شارەوانی وا بشزانێ چاک بزان ئەمنیش دەناسن ئێرە ئەوە مەزاریە ئەو مەجاریە ئەوە قەتع بوو ئێرە ئەوە ڕۆ بوو دوایکە دەن بڕۆ تەماشا بینی کە ئەوە مەجاریە بەرێ ئەوە بوو ئەوانە خانی نەبوو وەختی خۆی مەجاری بوو ڕاست سوڕاندیانەوە ئێرە ئەوە ئەگەتەوای کە ئەوە مەجاریەکەی ئەوە جاری دووەمان لێدێ بەرێ ئۆتە لێرە بێرەدا سوڕا سوڕاند ئێرە خدەمات بوو هیچ قەتعش نەبوو بە پارە فرۆشتیانەوە مدیر نەحیە بوو لەگەر مدیر شارەوانی دارەتووی چاک ئەمیش دەناسن ئەمیش ئەوان دەناسن ئەوە جاری دووەمیشە ئەوە هیچ جاری ئەو لای چەند باسی ئێرە دەکەم ئێرە مەجاری بووە ئەگەر حکوومەتە بدەێت کاکە خێرە کردیتانە قەتعە ئێستاوەتە بینایان پێ دروست کردیە هایە چەندەوە بینایویە بینایەکی دی لەو سەری هەیە هەمووی بینایان پێ دروست کردبەوانە ئەمە شۆ ئێستا مارمە هەموو بخۆت ئێستا کە تەماشاکەی بزان چی لێهاتیە لە گیانی سەلامەتەوە فەقیرە و جیران فەرمو چار کەسێ فەوتە لە خەوێ